لەناو کۆمەلگە تاک تا چەند ڕۆلی هەیە بۆ پاراستن و ڕاگررتنی ژینگە وایە ڕێکخراوەکانی ژینگە سەردانی بەرپرسی ئیداریان کردووە بۆ تاوتوێکردن لە پیسبوونی ژینگە لە کاتێکدا ئەم وڵاتە هەڵقڕاوی نەوتی ڕەشە تا چەند هەڵمەتی ئازادکردنی باڵندە و ئاژەڵی چێوی دیاری کراوە بۆ تا چەند ئاژەڵی چێوی دیارە بۆ جوانکردنی سروشتی ژینگە کۆمەڵە پرسیاری گرنگتر ئاراستەی بەڕێز سەروەر قەرەداغی سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان دەکەن بەخێربێت زۆر سپاس کات. ئەگەر سەرەتا ئەم ڕۆژی جیهانی ژینگەیە باسێکی لێوە بکەیت دوایی دەچین ناوەڕۆژی بابەتەکە. بەڵێ دیارە زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەتان و دیارە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە 5 حوزەیران پێشەوەی ئاماژە بۆ بکەم پێم خۆشە ئەم ڕۆژە پیرۆز بکەم لە خۆمک و ژینگە پارێزێک و لە بەڕێزی شۆک و دۆستێکی ژینگە و لە تەواوی ژینگە پارێزان و پارێزەرانی تری ژینگە لە کوردستان و سەرجەم ئەو کەسانی کە لە خەمی پاراستن و پاکڕاگررتنی ژینگەی کوردستانن و هەر ئەمڕۆ یادی دامەزرانی ڕێکخراوی سروشتی کوردستانە 5 کە ئەو ڕێکخراوی کە بۆ چەندین ساڵێکە ئێمە کاری تیادا دەکەین و لەو ڕێگەیەوە پارێزگای لە ژینگە دەکەین پێم خۆشە لەم ڕێگەیەشەوە پیرۆزبایی لە تەواوی ئەندامانی دەستەی باڵای ڕێکخراوە لە تەواوی ئەندامانی ڕێکخراوەکەمان و تەواوی دۆست و هاوکارەکانی ڕێکخراوەکەمان بکەین. دیارە ڕۆژی 5 حوزەیران ڕۆژی جیهانی ژینگە کۆمەڵی نەتەوەیە گرتوەکان لە 3/12 ساڵی 1968 پێشنیاری ئەوەی کرد کە ڕۆژێکی تایبەت یاخود کۆنگرەیەکی جیهانی تایبەت بە ژینگە ببەسرێت و دیارە لە 5 تا ڕۆژی 16 باڵین مانگی 6 1972 ئەو کۆنگرەیە لە شاری ستۆکۆڵم لە پایتەختی سوید بەسرا و ڕۆژێک تایبەت بە ژینگە لە جیهاندا دیاری کراکەوی ڕۆژی 5 حوزەیرانە کە لەم ڕۆژەدا لە جیهاندا با بڵێن لەلایەن سەرۆکی وڵاتەکانەوە یاخود سەرۆکی حکوومەتەکانەوە کۆنگرەی جیهانی ژینگەیی دەکرێت و پرسە ژینگەیەکان تیایدا تاوتوێ دەکرێت و کار بۆ پاراستن. کاکسێرا ببوورە ئەمڕۆ لە ڕاگەیەنەکان چالاشیتان چی بوو؟ بەڵێ دیارە ئێمە ئەمڕۆ و ڕێکخراوی سروشتی کوردستان بە باشمانزانی لەم ڕۆژی 5 حوزەیران ڕۆژی جیهانی ژینگەدا پەیامی ژینگەیمان هەبێت و پێمان باش بوو کە کار بکەین لەسەر گەیاندنی ئەو کێشە و گرفتە ژینگەیانی کە بەگشتی لە کوردستان هەیە یاخود با بڵێن بەرزکردنەوەی دەنگی ناڕەزایی بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت بۆ پاراستن و پاکڕاگررتنی ژینگەی کوردستان. بۆیە ئێمە ئەمڕۆ و ڕێکخراوی سروشتی کوردستان سەردانی بەردەم نووسینگەی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد لە سلێمانی و لەوێ پەیامی خۆمان گەیاند هەم بە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بۆ پەرلەمانتارانی کە بە خۆشحاڵی و لەوێ پێشوازیان لێکردین بەگشتیش پەیامەکەی ئێمە بۆ پاراستن و پاکڕاگررتنی ژینگەی کوردستان بوو و بۆ ئەوە بوو کە لەلایەنی پەرلەمان و لایەن لیژنەکانیانەوە کاری جدی بکرێت بۆ چاودێریکردنی سەرجەم ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە تایبەتن بە پاراستنی ژینگە. بەڵام ینی پێم خۆش ئاماژە بۆ بم ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان پێمان باش بوو یەکێک لەو قەزانی کە با بڵین لە سنووری پارێزگای سلێمانی یاخود ئیداری گەرمیانە هەڵبژێرین کە خاوەنی کۆمەڵێک کێشە و گرفتی ژینگەی زۆر بێت. بۆیە ئێمە دەربەندیخان کە دەربەندیخانمان هەڵبژار کە دەربەندیخان ئەتوانین بڵین لە ڕووی ژینگەی ئاو هاو خاکەوە پیسە و ژینگەیەکی نالەباری هەیە بۆی ئێمە باشمانزانی کە بەجددی کار لەسەر کێشە و گرفتە ژینگەکانی قەزای دەربەندیخان بکەین. خۆشبەختانە ئێمە لەو بارەیەشەوە یاداشتێکمان ئامادە کرد هەر ئەمڕۆ ئاراستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نووسینگەی سلێمانیمان کرد و تیایدا لە ڕێگەی هەم 6 خاڵەوەی کێشە و گرفتەکانمان دیاری کرد و لە ڕێگەی 6 خاڵی کەشەوەت بە داواکاریمان کرد بۆ ئەوەی کە هەوڵ و جدی بدێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتە ژینگەیە. بەجددی هەوڵی لێن چکەمە یەکەم جارتانە یا جاری کەش ئەم پێشنیارەتان پێشکەش کرد؟ بە دڵنیایی و دەڵێن ئەمە یەکەم جارمان نەبووە و کۆتا جاریشمان نابێ بەڵام ئێمە هەمیشە بۆ کارکردن بۆ پاراستنی ژینگە لەم هەرێمەدا زۆر بە گەشتبینانەوە دەڕوانینە هەوڵی هەموو ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە پاراستن و بە پاکڕاگررتنی ژینگەوە هەتاوەکو ئەو کاتەش ئێمە وەکو ڕێکخراوی ژینگەی یاخود وەکو پارێزەری ژینگە کار دەکەین و تێدەکۆشین هەتاوەکو ئامانجەکانمان بەدی دەهێنرێ لە پێناوە پاراستنی ژینگە و ژیانی هاوڵاتیان لە هەرێمی
هەرێمی کوردستان. زۆر باش کاک سەرۆر باز لە تۆڕی ژینگە پارێزی کوردستان دەکەی ئایا تا چەند بە دوواداچوونیان بۆ کێشەکانی ژینگەی کوردستان کردووە؟ دیارە بۆ خۆی لە کوردستاندا ئێمە ینی ئەگەر من بزۆ بە کورتی ئاماژەیەک بە مێژووی ڕێکخراوە ژینگەکان بدەم یعنی لە ساڵی 90ەکاندا تەنها کۆمەڵەی ژینگە پارێزی لە کوردستاندا کە هەبوو بێت یاخود تێکۆشابێ بۆ پاراستن و پاگڕاگرتنی ژینگەل لە هەرێمی کوردستاندا تەنها کۆمەڵی کوردستانێکی سەوز بووە. لە 2000ەکاندا خۆشبەختانە بە تایبەت لە دوای دامەزراندنی فەرمانگەی ڕێکخراوە نەحکومەکان ئەتوانین بڵێن ژمارێکی بەرچاو ڕێکخراوی ژینگەی لە هەرێمی کوردستاندا دامەزراون بەسەر جەم ناوچەکانیشەوە. یعنی ئێستا ئێمە لە کوردستاندا ناحێمان هەیە ڕێکخراوی ژینگەی تایە کەمە زۆر جێگەی خۆشحاڵیە و ژمارەی ڕێکخراوە ژینگەکانیش نزیک بوونەتەوە لە 70 ڕێکخراوێک. لە ڕێگەی ئەم ڕێکخراوە ژینگەیانەوە توانین بڵێن بۆ نمونە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و گەرمیان ینی تۆڕی هاوڕێیانی ژینگە هەیە کە کۆمەڵک ڕێکخراوی ژینگەی و کۆمەڵک ڕێکخراوی تریش لەوە لە کۆمەڵک بەڵام ببوورە کاک سەرۆر چالاکیەکانیان بڵێ دیارە ئەمە بۆ خۆی چالاکی ئەم تۆڕانە یاخود چالاکی ئەم ڕێکخراوە ژینگەیانە بە پێی ناوچە و بە پێی ئەو مۆقعەی کە ئەوانی تیا دەگۆڕێەوە پێی ئەو کەسە ئەو ڕێکخراوانەی کە با بڵێن تا چەند خەڵکی بە ئەزمون و شارەزاتری تیابێت دەگۆڕێ بەڵام بەڵێ بەدڵنیایەوە بەڵام خۆشبەختانە دەتوانین بڵێن هەر ڕێکخراوێک و هەر تۆڕێک بەقەدەر قورسایی و سەنگی خۆی لە مەیدانی کارەکەدا توانیوێتی ئەوەندە هەنگاو بنێت بۆ پاراستن و پاگڕاگرتنی ژینگە یاخود ئەوەندە هەنگاو بنێ بۆ دروستکردنی فشار کە کۆمەڵێک ئامانجی باش پێکێت لە پێناو پاراستنی ژینگەی کوردستان. بەڵام ئاگادارین لە کەناڵی تەلەڤیزیۆنەکانەوە زۆر جار گلەیەکرێ لە پیسبوونی ژینگە گلەیەکرێ لە زبڵ و با بڵێن پاشماوەی خەڵکەکە کارمەندەکان یاخود بەڵام بۆ ڕێکخراوانە سەر بە کۆمپانیەکان بۆ پاکردنەوە. بەڵێ ئەو قسەیە زۆر دروستە بەڵام کێن ئەو کەسانی کە لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوە گلەی دەکەن کێن ئەو کەسانی کە لە کەناڵەکانی تەلەڤیزۆنەوە دەنگی ناڕەزایی ژینگەی بەرز دەکەنەوە ئەوانە بەشێکن لە پارێزەرانی ژینگەل لەم هەرێمەدا ئەوانە ئەو چالاکانی بواری ژینگەل کە لە ناو ڕێکخراوە ژینگەکاندا کار دەکەن و هەوڵ بۆ پاراستن و پاگڕاگرتنی ژینگە دەکەن لە ڕێگەی کەناڵەکانەوە داوای پاراستنی ژینگە دەکەن. ڕێکخراوە ژینگەکان یاخود پارێزەرانی ژینگە لەم وڵاتەدا لەم هەرێمەدا بەتایبەت یعنی ئەرکێکی زۆر قورسیان لەسەرەوە بە تەنهاش ئەم پارێزەرانی ژینگە ناتوانن پارێزگاری جدی لە ژینگەی ئەم کوردستانە بکەن ئەمە بە هاوکاری هەموو لایەک دەبێ بەڵام ئەتوانین بڵێن لە پێش هەمویانەوە پارێزەرانی ژینگە و ڕێکخراوە ژینگەکان دەنگی ناڕەزاییان لە هەر کات و ساتێکا بەرز کردوتەوە. بەڵێ ئاستی ڕۆشنبیری و ئاستی هۆشداری کۆمەلگا چۆنە لە پاگڕاگرتنی ژینگە؟ ئێمە ینی لە چاو ساڵانی ڕابردووترا ساڵ بە ساڵ ئێمە وەکەوەی کە ینی ئەزمونمان هەیە لەگەڵ ئەمەوە ساڵانەی ئێمە لەگەڵی دێن ئەتوانین بڵین ساڵ بە ساڵ ینی ئەمە بەرەو باشتربوون دەڕایە خود ئاستی ڕۆشنبیری ژینگەی تاکەکان بەرەو بەرزبوونەوە دەڕۆن ئەمەش بۆ ڕۆڵی بەشێک لەو ڕێکخراوە ژینگەیانە دەگەڕێتەوە کاریان کردەوە بۆ ئەو لایەنانی تری کە پەیوەندیدارن بە ژینگە و بۆ خۆشی دامەزرانی بەشێکی زۆر لەو ڕێکخراوە ژینگەیان یاخود بۆ نمونە ئێستا تەنها بە نمونە من قەزای دەربەنی خان وەرگرین لە یەک لقی کۆمەڵی کوردستانێکی سەوزەوە ئێستا 4 ڕێکخراوی NGO ژینگەی تایەکە تەنها بەس قەزایەکە یعنی ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیەکە لەم ڕێگەیەوە دەتوانین ئەوەمان دەست بکەوێت کە ئاستی ڕۆشنبیری ژینگەی تاکەکان ڕوو لە زیاد بوو. ینی پرسیارەکە پێوەستەکەین بۆ ئایا ناو کۆمەلگە تا چەند تاگ ڕۆڵی هەیە بۆ پاراستنی ژینگە لە کاتێکا بینی یەکێک لە ڕووی مادیەوە باری مادی باش بێت ساڵانە کۆمەڵک نەمامەچێنێ 100 نەمامەچێنێ ئەمانە چۆن دەستخۆشی لێک ینی بە دڵنیاییەوە دەزانی کاگە فەرمان بۆ خۆی یعنی ئەگەر تۆ سیر بکەی لە پێش ئەوەی کە مەسەلەنی ئەو ئەرکە گەورەی کە لەسەر تاکی کۆمەلگای ئێمەیە ئەو ئەرکە گەورەن لەسەر حکومەت نییە چونکە لە دوجارە حکومەت ئەگەر ئێمەی هاوڵاتی ئێمەی تاک تەواوکەری نەبین و پاڵپشتی نەکەین بە دڵنیایی و ئێمە ناتوانین پارێزگاری لە ژینگەی ئەم وڵاتە بکەین بۆیە ئەرکی گەورەی پاراستنی ژینگە لەم هەرێمەدا ئەتوانین بڵێن لە پێش حکومەتەوە لەسەر تاکەکانی ئێمەیە. پرسیارێکەکەمانەوەی ئایا ڕێکخراوەکانی ژینگە سەردانی بەرپرسی ئیداریان کردو بۆ تاوتوێکردن لە پیسبوونی ژینگە؟ بڵێ ئەمەیان دەمێنێتەوە بۆ سەر ئەو ڕێکخراوانە و ئاماژە پێدا بە پێی ناوچەکان بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان ڕێکخراوی سروشتی کوردستان بە دڵنیاییوە دەڵێن یعنی زۆرێک لەو کێشە و گرفتە ژینگانی کە هەیە لە ڕێگەی بەڵگەشت بۆ تەواوی قسەکانم یعنی سەرجەمی ئەو نووسینانەیە یاخود سەرجەمی ئەو وێنە و بەڵگانەیە کە دەتوانین ئەوە بسەلمێنین کە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ڕۆڵمان هەبووە لە گەیاندنی سەرجەم کێشە و گرفتە ژینگەکان و لە دەستنیشانکردنی لە ڕێگەی خەڵکانی پسپۆڕی ژینگەیی بۆ مەبەستەی کە لایەنی پەیوەندیدار کار بۆ جێبەجێ کار بۆ چارەسەرکردنی و کێشانێ بکات بەڵام ئەویان دەمێنێتەوە بۆ سەر لایەنی پەیوەندیدار ئایا تا چەند توانیوێتی ڕۆڵی هەبێت لە چارەسەرکردنی کێشەی ژینگەکانی بەڵام ئەگەر چارەسەریشی نەکا ئەمان بەشدارن لە پیسبوونی ژینگە چونکە سامانیە وڵاتە زۆربەی زۆری نەوتە ئەمانە پاشماوەکانی چی لێکرێت؟
بەڵای خۆ بە دڵنیاییەوە ینی بەشێک زۆر جار ینی بەهۆی ئاستی نەبوونی ئاستی ڕۆشنبیری بەرزی ئەو کەسانی کە بەرپرسن لە ناو دایرەیەک یاخود لە ناو فەرمانگەیەکدا زۆر جار هەیە ینی کێشە و گرفتی ژینگەی دروست دەبێت یاخود کەسانێک هەن لەگەڵ ڕێزم ینی زۆر نابەرپرسانە مامەڵە دەکەن بەرامبەر ژینگەی ئەم وڵاتە کۆمەڵێک مۆڵەت دەدەن بە کۆمەڵێک کارگە و بە کۆمەڵێک کانی بەرد و بە کۆمەڵێک غەسالەی دەرهێنانی چەولم و کۆمەڵێک معاملی کە ئەمان لە دوجاردا ژینگە پیس دەکەن و دەبن بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگە و سروشتی تەواوی کوردستان. بەڵام ئاگاداری گلەیەکن لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە پێمان گەیشتووە. خەڵکی ناوچەی کەڵک گلەی ئەویان کردووە کە نەوتیان تێکەڵ بە زەی کەڵک کردووە. ئەگەری ژاهراوی بوونی ئاوەکەی هەیە. ئاگاداری ئەوەن یعنی چۆن نەوتیان تێکەڵ بە تا چەند تۆ نەوت پێشبینەوەت کردووە کە لەم وڵاتەیە نەوتی ڕەش ئەو نەوتەی کە پاشماوەکانی مێتۆ تێکەڵیەکەن بەزیەکان و بەکانی ئاوەکان چکە یەکێک بۆ نمونە کە پێم وتی ناوچەی کەڵک گلەی ئەویان کرد. بڵێ خۆی لە ڕاستیدا ینی کاک فەرمان لە هەر جێگەیەک یاخود لە هەر وڵاتێک لە هەر هەرێمێک لە هەر جێگەیەک دەبێت یعنی ئەو داهاتە مادیانی کە بەدەست دەهێنرێت دەبێت شان بەشانی ئەو پارێزگاریکردنە بێت لە ژینگە ینی ژینگە و داهاتە مادیەکان هەردووکیان بخرن ناو یەک تای تەرازویەوە بەڵام لە هەرێمی کوردستان دەتوانین بڵین ژینگە لە بەرزترینایە بەڵام ینی داهاتە مادیەکان کە بەدەست دەهێنرێن قورستترینەکەیانە کە ئەمە زۆر جێگەی داخە ئێمە ینی جێگەی خۆشحاڵێکە لە هەرێمی کوردستاندا چەندین بیری نەوت هەیە و نەوت لێ دەدرێەوە نەوت دەرهێنرێت کەمانە بۆ خۆی سامانی نەتەوەی ئەم وڵاتن بەڵام لە دوجاردا دەبێت ئەوەندە کار بکرێت بۆ ئەوەی کە ئەم نەوتەی کاتێکیش کە دەرەهێنرێت قەرە بەشێک ینی پارەی تایبەتی بۆ دابنرێت ئەوە بکرێتە سندوقی ژینگەوە بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانی کە لە دوجانرا بە سروشت و بە ژینگەی ئەو ناوچانە دەگەێنرێت بەڵام بەداخەوە ینی تا ئێستا نەتوانراوە کاری جدی بکرێت بۆ دانانی ئەو سندوقە ژینگەیە لە هەرێمی کوردستاندا کە ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان یەکێک لە داوە سەرەکیەکانمان بۆ سەرۆکایەتی پەرلەمان و بۆ نووسینگەی سلێمانی ئەوە بوو کە سندوقی تایبەت بە ژینگە دابنرێت و بە هەمان شێوە تۆڕی هاوڕێیانی ژینگەش لە سلێمانی بە هەمان شێوە لە ڕێگەی یاداشتێکەوە هەمان داواکاریان هەبوو. بەڵێ باز لە شتێکی ساداکەم پێم باشە ئەم باز لە جوانی و ڕنگاڵی ژینگە بکەین ئێمە گەر بزانین ئیمارات یەک پارچە بیابان و خۆڵایی ئەوان بە شێوەیەکی دەستکرد کۆمەڵێشتی جوانیاندانە کەسە بوو بەم وڵاتە ئێمە ناتوانین لە ڕێگای وڵاتەکانی کەوە کۆمەڵەت داری جیاواز و جوانتر بێنین بۆ سروشتی کوردستان. بەڵێ بە دڵنیاییەوە دەتوانین بەڵام ڕەنگە جیاوازی ینی ئێمە لەگەڵ تەواوی ئەو ناوچانی ترا ینی ئەزانی چی بێت زۆر جاریانی نەبوونی ئیرادەی بەهێز بێت یاخود نەبوونی گەشتبینیەک بێ بۆ ئەوەی کە ڕەنگە ئێمە نتوانین ئەو کارە بکەین ڕەنگە هەر ئەمەش بێت لە دوجارەوە لە ئێمە بکات کە ئێمە نتوانین ڕوبەری سەوزایی لە هەرێمی کوردستاندا زیاد بکەین یاخود جوانترین نەمان بهێنینە کوردستانەوە بۆ ئەوەی کە بیچێنین یاخود هەوڵی زیاتر بدەین بۆ ئەوەی کە پارێزگاری لە ژینگەی ئەم وڵاتە بکەین ئەگەر ئیرادە هەبێت و ئەگەر گەشتبینی هەبێت لەم وڵاتەدا من دڵنیام یعنی هیچ گومانێکم لەوە نییە کە دەتوانرێت کاری زۆر جدی بکرێت بۆ پاراستنی ژینگەوە دەتوانرێت باشترین نەمامیش بهێنرێتە ئەم کوردستانەوە بچێنرێت. بەڵێ دەستخۆش بێتەوە خۆشەویستان لە ڕێگەی ئەم ژمارانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. کاکسەرەوە وەکو سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان ئەگەر وەکو دەستکەوتێک تا چەند سووتان بە کۆمەڵگا گەیاندووە باسی لە نمونونەکانی و لە دەستکەوتەکانی جەڵاتان بکەن. ئێمە دیارە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ناتوانین بڵێن ئێمە ڕێکخراوێکی کوردستانی ژینگەین کار بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگە دەکەین بەڵام ئێمە لە ئێستادا بەگشتی کارکردنی ئێمە زیاتر لە سنووری ئیداری گەرمیان و محافظەی سلێمانیە و بە تایبەتیش لە ناو قەزاکاندا قەزای دەربەندیخانمان زۆر بە تایبەت ئێمە کاری لەسەر دەکەین چونکە پێمان وایە کە خاوەنی ژینگەیەکی نالەبارە بۆیە هەر لەم ڕۆژەوە ئێمە زۆر وەک ئاماژەم پێدا کە زۆرێک لە کارەکانمان لەوانەیە و خەڵکی ئەو شارە دەتوانێت بەڕاستی شاهیدی بدات بۆ ڕۆڵی ڕێکخراوی سروشتی کوردستان لەو ناوچەیەدا کە توانێتی تا چەند کاریگەری هەبێت بۆ پاراستن و گەشەپێدانی ژینگەی ئەو ناوچەیە خۆشبەختانە ئێمە دەتوانین بڵین بە هاوکاری زۆرێک لە دڵسۆزەکانمان و بە ماندووبوونی بەشێکی زۆر لە ئەندامەکانی ئەم ڕێکخراوە ئێمە توانیمانە ڕۆڵی زۆر جدیمان هەبێت لەوەی کە لە ئێستادا خەڵک بە ئاشکرا نەتوانێت درەخت ببڕێتەوە کەمە زۆر زۆر جێگەی خۆشحاڵێ بۆ ئێمە گەر هیچمان نتوانی بێ بکەین بە دڵنیاییمە توانیمانە بۆ ئەوەی کە وا بکەین لە خەڵک کە هەوڵ بدات بۆ ئەوەی کە درەختەکان لە جیاتی بڕینەوە بیپارێزێت یاخود ئێمە خۆشبەختانە توانی بڵین وەکو ڕێکخراوی ژینگەی توانیمانە ئەو ڕۆڵ و کاریگەریشمان هەبێت لەسەر دروستکردنی فشار لەسەر لایەنی پەیوەندیدار و سەرۆکایەتی شارەوانی کە لە ماوەی ڕابردوودایەکێک لە کێشە ینی بە هەڕەشەی ژمارە دوودا دەنرا هەبوونی ژمارەیەک کارگەی هاڕینی بەرد بوو لە ناو شوێنی نیشتەجێبووندا کە ئێمە خۆشبەختانە دەتوانین بڵین بە ڕۆڵ و کاریگەری ڕێکخراوی سروشتی کوردستان و ئەو دۆست و هەواڵانەی تری ڕێکخراوەکەمان کە پاڵپشتیکەر بوون
بوون و خۆشبەختانە لەسەر بڕیاری سەرۆکایەتی شارەوانێ گشتیەکانی سلێمانی و پارێزگای سلێمانی یەکێک لە کێشە زۆر زەقە ژینگەکان لەو ناوچەدا کۆتایی پێهات. بەڵێ ببوورە وا دیارە پەیوەندیە گوەردەگرین کاکێ من بەڵێ فەرموو. برای بەڕێز ئەم کاتەوە باش بەخێراتنی میوانە بەڕێزەکە دەکەم. زۆر سپاس. زۆر سپاس. وەڵی بەڕاستی ئەمڕۆ پیرۆزبایی لەسەر جەم هەموو کەساناکەم کە خزمەتی ژینگاکەن بە حکمی ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژینگەیە. وەڵی برای بەڕێزم حەزەکەم ئەو برادەرە کە میوانە لە لای بەڕێزت حەزەکەم شتێک بڵێم ئەگەر ئەوان وەکو دەکراوەکەی خۆیان ئەگەر بە ئەرێک نەبێت سەردانێکی بناری گۆیژە بکەن بە حکمی وەی ئەو مەتیقەیە وەکو سێرانگایەکی لێ هاتووە خەڵکانێکی زۆر ئەچن بۆ سێرانگای ئەزمەر بە حکمی یعنی مەبەستم شاخی گۆیژەیە بەڕاستی یعنی بە شێوەیەک پێ بووە یعنی وەکو خۆڵە عەمەلەکەی بەڵێ چۆنڵی وەکو خۆڵە عەمەلەکەی لێ هاتوو یعنی نازانم زۆر سەیرە من تەبەن ڕێزم بۆ هەموو خەڵکی شاری سلێمانی هەیە بەڵام بڕواکە هیچ کەسێک هەست بە بەرپرسیارەتی ناکە کاتێکە چێ ناو سنۆبەرەکان بڕوان پێ بکە حەزەکەی ئەمە ژینگە نییە ئەمە حەزەکەی یعنی وەکو بچی بۆ مەتیقەی تانجەرۆ کاتێکە خۆلی لێ ئەڕژێ نازانم زۆر سێرە ئێمە چۆنڵی خەڵکی سلێمانی جەماوەری خۆشەویستی سلێمانی ئەڵی ئێمە خاکمان خۆش ناوێ یعنی ئەو برای بەڕێزم ئەگەر ئەو برایی کە وەکو میوان هەستووە ئەگەر حەزەکەی بۆ پڕێکراوەکان سەردانێکی بناری گۆیژە بکەن بەتابەتی ناو سنۆبەرەکان زۆر ڕۆژانە سەردانی و شوێناکەن دەست خۆش مەسەلای قبولکەن و سپاسانەکەم. بەڵێ سپاس بۆ تۆ کاک سەرتی بەڵێ فەرموو. ئەم کاتێک جەنابە باش زۆر سپاس. برای بەڕێزم ژینگەیەکی تەندروست کۆمەلگایەکی تەندروست بەڵام من حەزەکەم شتەکە لەسەرەوە بە مۆزوعەکەیا بێن نەک لە کلکەوە. من ئەمشەو لە قەناتێکی عراقي جملة لبريز المهندس حسام شلبوب وزير نوتي عراقي وتي أخذنا صورة عبر الأقمار الصناعية وتي كانوا ينيك مع الأقمار الصناعية والجلدوها لنا وشكاها العراق بقلي يقدر لسلطاني غاز يا ما أبيت تماشاي سلطاني غاز وكانوا معاملة كان كي لكردستاني خوشويس معنا كتفاعلي كربونات سنة تأثيراتي لسر شينكي كردستاني وفيسكزني أهو هواء وأكسجين لسر يموها ناصي يا ما دقيقة هاوكارينك لقال أول شيء يا ما أقريته بو انتماء ولا بلانبر بخوشويسي قالوا اجتماعي يا ما لقال جوانكاري وراجلني باكو خارني ولا كمان ويا ما تاسن بيرسي من بباقشو نمام هي لمولاتها بو باكرنوي هواي بيسو باكرنوي أكسجين بەشە پیسەکانی خۆی وەکو فیلتەرێک برای بەڕێزم ئێمە لێرە ئەبێ کۆمەلگای پیشەسازی دروست بکەین تۆ تەماشای بازیان کە ئەم بەرمەعمەلجی من تۆ ئەو بەرمەعمەلجی من تۆ ئەو بەرمەعمەلجی ئەمانە کەس نازانی هین چێ و چێ تەئسیسی کردووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی داهاتوو کۆمەلگای پیشەسازی دروستە ئەم مەعامل و سەناعانە لە شوێنێکا کۆ بکرێتەوە وەکو کۆمەلگای پیشەسازی بۆ ئەوەی ئەو تەفاعل و کاربۆناتە بە شێوەیەکی علمی بە شێوەیەکی زانستی کاریگەری لەسەر تەنووسی کۆمەلگای ئێمەی کوردەواری نەبێت کە نەخۆشی ڕەبۆ و نەخۆشی دڵ و سەرەتان و وەئیلە ئاخریه ئێمە بە هەر باس لە باسی سەوزایی و باخچە و شارەوانی دەکەین بەڵێ ئێمە تاک بە تاکی ئێمە بێت لە ماڵەکانی خۆمانەوە دەست پێ بکەین ژینگەی کوردستان و ماڵەکانمان ڕابگرین بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی مەعرفی و بە شێوەیەکی نیشتیمانی ئاسی پێویستە بێ ئەو براوە داوای یەکەم لەسەرەوە بە مەوزوعەکەیا بێت لە کلکەوە پیان نەڕوا دەستان خۆش بێت لە بەڵێ ئاگادار بە بەڵێ دەست خۆش بۆ تۆ کاک سەرتی کاک مەسعود بەڵێ فەرموو کاک مەسعود چاوانی باشی ئەم کاتەوە باش مامۆستا دەسەشیل تە و میوانێتە بکەم پێشنیارا من ئەوە کۆ نەبتنێ ڕۆژە جیهانیا ژینگای نەبتنێ ڕۆژای بێ بەلکو دەوێت کۆ هەمی دەستگەهێن ڕاگەهاندنێ وەک مێدیا وەک مامۆستاین ئۆلی و چینکۆ ملەتی کوردستانê کۆ ملەتێکی ڕۆژهەڵاتیان ناڤاڕاستیە دەوێت هەمی چه مسیحی بن چه مامۆستایت ئۆلیت وانا بن هەر کەسە کۆ ڕۆڵی خۆ ببینی ji bo parastina jîngeha Kurdistanê bît namin û rêkxirawe ew navê jîngehê tavin çi rolê xwe nedîtiye yanî bes wê rojê kar dikin ji bo jîngehê bes ew roja cîhaniya jîngehê yanî hewil neda ku fişarê ser xelkê dikin dergehê mala kitkitab biçin bixutin neyle kitkitab bixutin bes hewil den ku fişarê ser ragihandinê bikin ku jîngehê parêzin lê bidît namin کو کسی رول ندیده بتنی اوان ریک خراوا و کار کیه بتنی تنسیریه کش حکمتی ورگرم
یا دویشی مدوید که حکومت هرما کردستان یا کمتر خمه برانبر او جهن گشت و گذاری بو پاراستنا جنگه هم هست که افریقا را فشاری بخنه سر بس دید نامن کار نکریه بتنه بو اگر کار جیتر بید یعنی کار که بچی که کری ویجا هم دوین که فشاری بخنه سر حکومت میدیا ماموستان زانای دینی تا بشین کاره که جان با ملت خوب بکن شنگاه کردستان روش با روشا برخ ما پرسیه وچید بجا سیوی دارن که بشین هم برچا فرگیری دست خوش با تو کاک مسعود بینه لای پرسارکی کاک هێمن وەک ڕێکخراوێک سەردانی بناری گۆژەتان نەکردووە بەدڵنیایی زۆر ئەو ناویان پیس کردووە پێش ئەوە ینی من هەرێک لەو بەڕێزانە بۆ خۆی پیرۆزبایی کرد ینی سوپاس بۆ تەواوی پیرۆزبایەکانیان دیارە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بەدڵنیاییوە دەڵێم ئێمە سەردانی ئەو ناوچەیەمان کردووە و ئەو ناوچەیەشمان بەسەر کردوێتەوە و بە وێنەوە بە بەڵکەش لامان هەیە و لەو کێشە و گرفتە ژینگیانش ئاگادارین بەڵام پێشتر ئێمە ئاماژەماندا بەوەی کە یعنی کێن ئەو ناوچانە پیس دەکەن ئەوە تاکە و ئایا تەنها بەس گەشت و گوزار یاخود شارەوانەکان دەتوانن ژینگەی ئەو ناوچەیە بە پاکی ڕابگرن بە دڵنیاییەوە نەخێر چونکە ژمارەی تاکەکان زۆر زۆر زیاترن لە تەواوی ئەو کارمەندانی کە لە بەڕێوەبەراتی گەشت و گوزار یاخود لە سەرۆکاتی شارەوانەکان هەیە بۆیە دەبێت تاکەکان پێش کارمەندەکانی شارەوانی پێش بەڕێوەبەراتی گەشت و گوزار کاری جدی بکەن یاخود ئاستی ڕۆشنبیری ژینگیان بۆ شێوازە بەرز بکرێتەوە کە ئەو ساردی و شوشە و کۆلانی کە دەیخۆنەوە فڕێ نەدرێتە ئەو ناوچە ئەوە هەر پیسە بێت ئەگەر 2 هەفتە جارێکیش بێت هەر پیسە بێ بدەن بەوە ینی لەگەڵ هەمووەمانشدا دەبێت ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بەو ناوچانە دەبێت کار بکەن بۆ دانانی با بڵێن سەلەی خۆڵ یاخود هاوی خۆڵ بۆ ئەوەی کە بەشێک لەو خەڵکانی کە بە گەشتکردن ڕوو لەو ناوچانە دەکەن ئەو پاشماوانانی تێبکەن و لە دوجاردا ئەو پاشماوانە جارێکی تر با بڵێن بە دڵنیاییەوە ئەگەرەوە لە دەرەوەی شار بێ ئەوە ئیشی با بڵێن بەڕێوەبەراتی گەشت و گوزارەوە ئیشی شارەوانەکانە بەڵێ ئێوە تا ئێستا سەردانی ئەوێت بۆکو پێشنیارێک بە بەم شارەوانی بڵێن بەدڵنیاییەوە ینی ئەوتی لە دەمی ئێوە ئێمە حەزەکە بەدڵنیاییەوە کاگ فەرمانیانی من وەک ئاماژەم پێداوە گوتم کە سەردانمان کردو کاتێکیش کە ئێمە بۆ خۆی کاتێکە بە دۆڵات چوون دەکەین ئەو لایەنی کە پەیوەندیدارە بەوە لێ ئاگادار دەکەینەوە بەڵام تا چەند ئەو لایەنە پەیوەندیدارە بەدەم ئەوە دەچێت ئەوان ئێمە نازانین بەڵام ئێمە بەدڵنیاییەوە کێشە و گرفتە ژینگایانی کە هەبووە لەوانە خستمانەتە ڕوو بەڵێ پرسیارێکی کاک سەرتیب ئەوە بوو سوتاندن و دەرهێنانی نۆت و خاز لە وڵاتەیە کارگەکان کارگەی چەمەند و زۆرمان وابێ پێشترەوە لەسەر نەوتوانە قسەمان لەسەر کرد بەڵام دەکرێت لەسەر کارگەکانی چیمەندۆ بەتایبەت لەسەر بازیان بابەتێکی گرنگە لە بەدڵنیاییەوە لەسەر ینی لەسەر ناوچەی بازیان من خۆم زۆر بە لە نزیکە و لێ ئاگدارم خۆشبەختانە هەل لە ناحەی بازیان خۆیان ڕێکخراوی تایبەت بە ژینگە هەیە لەوێ پارێزگاری یاخود هەوڵ بۆ پارێزگاریکردن لە ژینگەی ئەو ناوچێ دەدات بەڵام ئێمە ئەومان لەبیر نەچێت و منیش زۆر جاریانی لە کاناڵەکان کاتێک کە بەشداری بووم لە بەرنامەیەکی ژینگەی لەسەر بازیان کە قسە کراوە منەوە متووەکە یعنی زیاتر بازیان لە کۆمەڵگەی نیشتەجێبوون ناکات یعنی لە کۆمەڵگەیەکی پیشەسازی دەکات بۆیە بە بڕای من دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کەسانی کە بەرپرسن لەو ناوچێ دەبێت کار بکەن بۆ ئەوەی کە کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون لە دووری با بڵێن کۆمەڵگەی پیشەسازی بازیان دروست بکرێت و تەواوی ئەو خەڵکانەی کە لەوێ بگوێزرێتەوە بۆ ئەوەی ژیان و ژینگەیان پارێزراو بێت. بەڵێ کاکسەوە بەڕۆڵی ئێوە بێم کارانە بەدڵنیاییەوە بەڵام ئەو قسێ زۆر دروستە بەڵام ئێمە خۆشبەختانە ینی ئێمەش کاتێکە دەڵێن بۆ خۆی ڕێکخراوێکین و تایبەت لە ناوچەیە کار دەکەین بەس بە تەناش هەموو سنووری ئێمەش هەموو هەرێمی کوردستان نیە ئێمە بە گشتێکی کاری تا بگەین ڕەنگە ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان بین بەڵام وەگوتم ئەنی لە ئێستادا ئێمە وەکو ڕێکخراوێک تەنها تایبەت بە چەند ناوچەیەک ئێمە کار دەکەین بەڵام وەک ئاماژە پێدا خۆشبەختانە لەوێ ڕێکخراوی تایبەت من بە ژینگەی تایە کە ڕێکخراوی ژینگە پارێزی بازیانە ڕێکخراوی داستانە لەوێ کە چەندین جاریانی و ڕێکخراوە نتوانیویانە ڕۆڵیان هەبێ کاریگەریان سەبارەت بە ناوچەکانی خۆتە هیچ کارگەیەکی هیچ کارگەیەکی چمەندۆ یە نەوت و خاص ئێوەی بێزار نەکردووە بەدڵنیاییەوە ئێمە گەر با بڵێن ینی بگەڕێنەوە بەرەو گەرمیانەوە ینی لە گەرمیان ئەو کارگانەی کە با بڵین کانی
کانی دەرهێنانی بەرد هەیە کە بە دڵنیایی وانی ژینگە و سروشتی ئەو ناوچەی تێکداوە و کۆمەڵێک کارگە هەبووە لە ناو بەشێک لە گەڕەکەەکانی دەربەندیخانە بە دڵنیایی و ئەمانە ئێستا بە بڕارێک داخراون ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیە و کۆمەڵێک بیری نەوت هەیە لە گەرمیانە کە لەوانە نەوت دەرەهێنن بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن ئەو بیرە نەوتانە بوون بە هۆکار بۆ ئەوی کە ژینگەی ئەو ناوچەیە ینی پیس بکەن. ئێمە داوامان لە لیژنەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە چونکە ئێمە لە ماوەی ڕابردوو هەوڵماندا بۆی کە لەوێ سەردان بکەین بەڵام هیچ زانیاری و داتایەکی دقیقمان دەست نەکەوت لەسەر ئەوانە. داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردو بۆ ئەوی کە پێکەوە بڕۆین سەردانی ئەوانە بکەین و بزانین ژمارەیان چەندە و چەند زیانەکانیان بۆ ژینگەی ئەو ناوچەیە هەیە و هەوڵیش بدرێ بۆ ئەوەی بەشێک لەو داهاتی کە ئەو بیرە نەوتانە بەدەستی دێنن لە دوجارە دابنرێت بۆ قەرەبوویەکی ژینگەی و بە پێوەشی کەم برۆدا چونمان بۆ کردو هەر لەو ناوچەیە یعنی بەشێک پارەی کەمدانراوە بەڵام ئەو بەشە پارەی لەلایەن ئیداری گەرمیانەوە یعنی تایبەت نەکراوە بە کاری ژینگەی تایبەت کراوە بە کۆمەڵێک پرۆژەیەکە کە ئەمە زۆر جێگەی نیگەرانیە وەکو ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان. بەڵێ کاک سەروەر بانگەوازێک هەیە لە ڕێگای ڕاگەیەنەکانەوە زۆر باشەکە بکرێت بۆی ئاستی هۆشداری خەڵک زیاتر بەرەو باشبوونی ژینگە بەرێ لە ڕووی ڕاگەیەنەکانی تەلەڤیزیۆنەوە لە ڕووی مامۆستای ئاینیەوە لە ڕووی مامۆستاکانی قوتابخانەوە کە ئاسانکاری فێرکاری و ڕێنمایی بە هاوڵاتیان بە تا ئێستا چەند کاریواتان کردووە؟ وەڵا لە ڕاستیدا ینی ئێمە هەرکەی داوامان لێکراوێت لەلایەن مامۆسایەکی ئاینی و یاخود لەلایەن کەناڵێکەوەی مەدرێخیمان نەکردووە بەڵام ئەوە زیاتر دەکەوێتە سوەر توانای مرۆی ئایا ئەو مامۆسای ئاینی تا چەند ئامادەیە مەسەرەن ئەو کارە بکات یاخود تا چەند کەناڵێکی ڕاگەیاندن ئامادەیە بەرنامەیەک لەسەر ژینگە بکات یاخود ئەسڵن بەرنامەیەکی تایبەتی هەبێت لەسەر ژینگە بەڵام ئەوی کە جێگەی نیگەرانیە ینی تا ئێستا لە تەواوی ئەو کەناڵە کوردیانی کە هەیە کە ژمارەیەکی زۆر بەرچاو کەناڵمانەیە کە مە زۆر جێکی خۆشحاڵی لە دوانوسیانەوە ئێستا فڕیوە بۆ ژمارەیەکی زۆر بەڵام تا ئێستا هیچ بەرنامەیەکی تایبەت لەسەر ژینگە نیە یعنی لێرە و لەوێ زۆرجار لە ڕۆژە ژینگەیەکاندا یاخود با بڵێن لە ڕۆژی ژینگەی کوردستان یاخود جیهانیدا یاخود لە کۆمەڵک بۆنە و کاری تری ژینگەیە ینی بەرنامە لەسەر ژینگە دەکرێت بەڵام تا ئێستا هیچ بەرنامێکی تایبەت لەسەر ژینگە نییە لە کەناڵەکاندا. بۆ پێ وایە هەبێ باش وەڵاهی منیش دەپرسم بۆ ینی بەدڵنیاییەوە ئەگەر هەبێت زۆر زۆر باشە وەکو چۆن ینی ئێستا لە بەشێک لە کەناڵەکاندا لەسەر با بڵێن هاتوچۆ ینی بەرنامەی تایبەت هەیە وەکو چۆن وەرزش هەواڵی ژینگەی هەیە وەکو چۆن تەندروستی هەواڵی ژینگەی هەیە یاخود بەرنامەی بۆ تایبەت کراوە زۆر پێویستە کە ژینگەش بەرنامەی بۆ تایبەت بکرێ و کار بکرێت بۆ ئەوەی کە سەرجەم ئەو کێشە و گرفتە ژینگیان لە ڕێگەی ئەو بەرنامەیانەوە زیاتر ینی نیشان بدرێت و بخرێتە بەردیدەی تەواوی ئەو لایەنانەی کە پەیوەندی. بەڵێ پرسەرێکەکەمان ئەوەیە لە ڕووی یاساییەوە چی یاسایەک هەیە لە پەرلەمانەوە ئاماژەی پێکرابێ بۆ پاکڕاگررتنی ژینگە و سزای ئەوە چیە سەرپێچی بکات؟ بڵێ ئێمە ینی خۆشببختانە ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە یاسایەک دەرچووەکە یاسای هەشتی ساڵی 2010 یاسای پاراستن و پاکڕاگررتنی یاسای پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانە و یاسایەکی ترمانەیەکەویژ یاسای دەی ساڵی 2012 یاسای پاراستنی دارستانەکان هەرێکێک لەم یاسایانە کۆمەڵک مادە و بڕکەی زۆر گرنگیتیایە کە ئاماژە بە پاراستن و پاکڕاگررتنی ژینگەی کوردستان دەکا و کۆمەڵک سزاشی تایەکە و سزانە دەتوانین بڵێن سزای زۆر قورسن بەڵام پرسیاری هەرە گەورە لێرە ئەوەیە تا چەند ئەم یاسایانە ینی خراونەتە بواری جێبەجێکردنەوە تا چەند لە ناو دادگاکانی ئێمەدا کار بەم یاسایانە دەکرێت لەلایەن ئەو لایەنانی تری کە پەیوەندیدارن کار بۆ بەجێگەیاندنی ئەم یاسایە دەکەن بەڵام ینی بەپێی باوەڕی ئێمە کە ئێمە ینی زۆر هەوڵمانداوە بۆ ئەوەی کە یاسا سەروەر بێ بۆ ئەوەی کە کاری جدی لەسەر ئەم یاسایە بکرێت ینی هەوڵی زۆر جدی نەدراوە بۆ بەجێگەیاندنی ئەم یاسایە ینی من بە نمونە پێت دەڵێم ئێمە وەکو ڕێکخراوەکەمان لە سەروی دەست کاڵامان لە ناو محکەمایە لە دژی ئەو کەسانی کە درەختیان بڕی و یاخود لە دژی ئەو کەسانی کە با بڵێن تەنکەری نەوتیان پێ بووە و لە ڕێگەی وەرگەڕانی ئەو تەنکەرانەوە با بڵێن ژینگەیان پیس کردو یاخود هەر کارێکی تری سەرپێکی ژینگەی کە ئێمە بەڵگەمان لەسەری هەبوو بێت و کۆمان کرد بێتەوە بەڵام کە ئەم بەشێک لەم سکاڵانیش دەگەڕێتەوە بۆ 1 ساڵ و نیو بەر لە ئێستا ینی هەتا ئێستا ئەم سکاڵان نەگەیشتەوە بە کۆتا ینی هیچ بڕارێکی لەسەر نەدراوە ینی هەتا ئێستا هیچ کەسێک لەو کەسانی کە ئێمە سکاڵامان لەسەر کردوە سزا نەدراوە پەلەشمان نییە ئەوە چاوەڕێژ دەکەین بەڵام بە هیواین ئەو کەسانە سزای زۆر تون بدرێن بۆ ئەوی بن بەوانەیەک لە ئایندەدا خەڵکی کە نەتوانێت بەڵێ کاکسەرۆ لە تاکە هاوڵاتیەک بکەین کە لەسەرەوەی ساختەنکەرێکە ژینگە پیسەکە بەڵام دەستی حکوومەت لە خەتاباری ئەوەی قسێ زۆر درستە لە ناو جەرگەی شارە کاک فەرمان ینی ئەزانی یەک شتێ ئێمە بۆ خۆی بەس بەتەنان ناڵێن شۆفێری ئەو تەنکەرە
ئێمە دەڵێن ئەو کەسەی کە هۆکارە بۆ ئەوەی کە ئەم تەنکەرە وەربگەڕێت ئیتر ئایا ئەو کاتە ئەو هۆکارە مەسەلەن هۆکارەکە ڕێگاوبانە هۆکارەکە هاتوچوویەکە نەیتوانێت هیچ مەرجێکی تونند و تۆڵی ینی ئەو یاسایە بسەپێنێ بەسەر ئەو شۆفێرەدا یاخود ئەو لایەنەی کە با بڵێن ئەو نەوتەی بۆ دەبایان هەرێکێک لەو کەسانی کە لایەنی پەیوەندیدارە ئەمەش ڕیشی دادگاکانە ئەو کەسانی کە لایەنی پەیوەندیدارن بیان دۆزێتەوە وە سزای ژینگەیان بدات. بەڵێ پرسایشکە ئەوەیە دەوری پارێزگا و سەرۆکی شارەوانی چییە لە هەڵمەتی ڕنگاڵی ژینگە؟ بە دڵنیاییەوە ینی پارێزگا و سەرۆکایەتی شارەوانی ڕۆڵی زۆر سەرەکی دەگێڕن لە ناوەندی قەزاکان و لە ناوەندی پارێزگاکاندا واستڵان پارێزگا ینی سەرۆکی ئەنجومەنی ژینگەیە لەو پارێزگایەدا بەڵام تا چەند ینی دەتوانێت کار بکات لەسەر ئەوەی کە ڕۆڵی هەبێت لە پاراستن و پاگڕاگررتنی ژینگەدا ئەمە دەکەوێتە سەرویستی ئەو کەسەی کە پارێزگایە یاخود ئەو بەرپرسیارەتی ئەو پۆستەیە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی ژینگەی بەگشتی ئەگەر سیر بکەین ینی جێگەی خۆشحاڵیمانە بەجددی ینی من ئەوە نەشارمەوە ینی لە پارێزگای سلێمانی ناتوانن من بەڕاستی و کوڵی لەوە بکەم بڵێم هەر نووسراوێکمان ئاراستی پارێزگای سلێمانی کردبێت بەجددی وەڵاممان نەدرابێتەوە ینی هەر نووسراوێکمان ئاراستە کردووە زۆر بەجددی وەڵاممان دراوەتەوە کا لەسەر بەشێک لە پێشنیارەکانمان کراوە و ئاراستی سەررجەم ئەو لایەنە پەیوەندیدارانی تریش کراوە کە ینی پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بەڵامی تر هەندێک جار هەیە ڕەنگە ئەو لایەنانی تر کە پەیوەندیان بە ژینگەوە هەبوو بێ ئەوان کاری جدیان نەکردێت لەسەر بەڵێ ببوورە کاتێک ئەم ئەوانی کە کار بەدەستن یاخود با بڵێن لێرەیە مەسوولن خۆیان کۆمەڵێ پۆستەر و لە کاتی پرۆسی هەڵبژاردنە ژینگە پیسەکان بەڵام لەگەڵ ئەوەیە کە سزایەک بۆ شارەوانی سزایەکی داناوە بۆ هەر کەسێکە خاوەنی کاندیدا با بڵێ بۆ دەنگ بەرزکردنەوەی خۆی دوای ئەوە ئاگداریەوە کراونەتەوە سزایان بۆ دانراوە کە ژینگە پاکەنەوە پۆستەرانە لێکەنەوە. خۆ من یعنی پێم وتی کاک فەرمان ئاماژەم پێدا بەوەی کە ئێمە یعنی ئەو کەسانی کە بەرپرسن کێن لە دوجاردا تاکەکانی کۆمەلگای ئێمەش ئاماژەمان بەوە کرد کە بەشێکی زۆر لە تاکەکانی کۆمەلگای ئێمە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان بەرز نییە ئەمە بەو واتایشی کە بەشێک لەو کەسانی کە بەرپرسن یاخود دەسەڵاتیان هەیە ئاستی ڕۆشنبیری ژینگەیان لە ئاستێکی باڵادا نییە بۆیە ئێمە ینی لەیرانەدا بە نمونیانی من بۆ ینی نمونەیەک لەسەر ناوچەیەک بێنینەوە یعنی وای لە هات لە هەفتەیەکدا دەزانی لە چوار فەرمانگەدا ینی درەخت بڕایەوە ئێمە داوامان لە وحدەی داری و شارە کرد بۆەوەی کە خولی وەشاری ژینگەی بۆ بەڕێوبەری و فەرمانگە و تەواوی کارمەندەکانی و فەرمانگەیە بکاتەوە لە کاتێکانی یەکێک لەو فەرمانگانە ئەسڵەن خۆ یەکێکە لەو لایەنانی کە زۆر پەیوەندی بە ژینگەوە هەیە ینی ئاستی ڕۆشنبیری ژینگەی لەو ئاستە باڵایەدا نەبوو کە هەوڵ بدات لە جیاتی ئەوەی کە با بڵێن جیاتی ژینگە بدا هەوڵ بدا بۆەوەی کە پارێزگاری لە ژینگە بکات. بەڵێ پەیوەندیشکەوە دەگرین کاک شاخەوان بەڵێ فەرموو. سڵاو لە جەناب. زۆر سپاس. زۆر سپاس هەڵبەتە مەسلەی ژینگە بەداخەوە لەوانێ بڵێم تاک بە تاکی خۆشمان لە وڵاتە بەڕاستی زۆر ناوشارە لە کۆمەڵێشدا بۆ مەسلەی ژینگە تەنها ناکرێتە سەر لایەنی پەیوەندیدار ڕاستە بەشێکێکەوێتەوە بەڵام ئەگەر ئێمە دیقەت بین هەچ کەسە لە ماڵی خۆی و پێم وایە تەنها نمانێکی بچێنێ پێم وایە ئەمە تەئسیری خۆی بێت لەسەر مەسلەی ژینگە وەڵام بەداخەوە من پرسیارێکی کەشم ئەوەیە یعنی شارەوانیش لە کۆمەڵێشتا زۆر کەم تەرخەمە بە حکمیەوە ئێمە بینیمانە چەندین نەمام و شت کە لێ دراوە بەڵام لە زەمانێکی زۆر کەما لە بێئاویە ئەمانە وشکی کردووە ئەمە ئەکەوێتەوە سەر شارەوانی بەڕاستی وەڵام یەک شتێکی کەشەیە خۆزگە بەداداچوێت بۆ ئەم جادەیەی چەقچەق بکرایە کە ئێواران خەڵکانێکی زۆر دائانشن بۆ مەی خواردنەوە بەڵام بەداخەوە ئەگەر بەیانی زوو بچیتە ئەم شوێنە دیقەتێک بین یعنی ئەمەی کە ئەمانەیەکەن من لەگەڵ حرمەتم بۆ تاک بەتاکی ئەم شارە بەڵام ناچێتە قاڵبی ئینسانێتەوە بەڕاستی هەچیش و شەوشت هەیە لەو شەقامانە فڕێن و ئیشکێن و قوتۆکان بە هەماشەوە یعنی بەڕاستی خەڵک ئێمە وای لێهاتەوە بۆیە من ئەمان ڕووی دەکەم دەمەکەمە لایەنی شارانی و لایەنی پەیوەندیدار سوورێک بۆ ئەم جارەی چەقچەقدانین کە بەڕاستی زۆر بێلێزەر یاکە دۆست پاسارەکە پێویستێتی بەڵێ دەست خۆش بۆ تۆ پرسیاری کەر نەبوو کاک شاخەوان کاگومێت بەڵێ فەرموو. ئەلو بەڵێ ئەم کاتێ جەنابە باش زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ جۆمان لێتە کاگومێت. کاگومێت دیارە پەیوەندێکە بچڕە جوابی پرسیارەکەی کاک شاخەوان بینەوە ئەوەکو بۆچوونێک باسیەوەی کرد شارەوانی زۆر کەم تەرخەمە بەڵام ئەوەی کە بەلامەوە گرنگە باسی ڕێگای چەقچەق بکەیت کە شەوانە تا درەنگ مەیتیان خوڕێتەوە دوای ئەوە گوێنایانە ژینگە و پاش ماوەکە لەو ناوە فڕێن ئایا سزای ئەوە چیە؟ من پێم وابێت ینی لەسەرمە هەن پێم خۆمان پێشتر قسەمان لەسەر کرد ئاماژەماندا بەوەی کە ئەمەوێت تایبەتی بکەی بە شوێنەکانەوە ئەو شوێنانەی کە دیارە ئاستی